سەیریکەم لە کوبا ساڵی 61 بۆچی ئەمریکا لێداویستی فیدل کاسترۆ بکوژێ لە یەکێک لە وڵاتانەی کە ئەوش تەسلیمی کۆمپانیەکان دۆلار نابوو هەتا ئەو چەند ساڵی دو ساڵ بەرێساکە تەسلیم بوو ناچار بوو ئەو حەسارە گوشاری خستە سەری هەر سیارەکان مۆدیلی سیەکان و چلەکانی لەسەر بوو بە عزەتەوە ئەژیا بەڵام بە فەقیریەوە ئەژیا ئێستا کە بە بێدەسەڵاتی و بە قەرزەوە ئەژیت سەیریکە کۆریا بزانە کوبا چی دێکرد تیارەیەکی نە سەیرکە با بخۆت بەمە باس بکە Aber hier diese Flugzeuge wurden umgemalt بەحساب بۆی کە بتوانین لە فیدل کاسترۆ بداتن و وەتیرۆری بکە و وڵاتەکەی داگیر بکە تیارەیەکی هێنا سبوغی کرد عەلەمی کوبای لێدا کە بەو ناوی کە کوباییەکان هاتوونەتە لە ئەمریکایان داوە ئەمریکاش تیارەکەی بەرداوەتەوە خوارێ و بەهۆی ئەو کارە تیرۆریەی فیدل کاسترۆ ئەبێ لە ناو بچێت و ئەبێ وڵاتان کۆک بن لەسەر لێدانی لە ئەمریکا لە کوبا سەیرکە ئەمە هەمان چاواشایەکاریە کە بەسەر ئەفغانستان داهێنا بەسەر عێراقیان داهێنا کە هەمووتان نیشانە دەم سەیرکە تیارەکەیان بەرداوە Ja, ein Flugzeug ist abgeschossen und hier, wenn Sie es anschauen, das ist die سەیرکە ئەمە ئاڵایەکەیتی کە تەزوریان کردبوو سەیرکە ئەمە تیارەکە ساڵی 61 لێ درۆیەکەی ساڵی 61 فەلسەفلاک یعنی ئاڵایەکی درۆ ئاڵایش درویان لە تیارەکەدا و تیارەکەشیان بەرداوە ئەمەیان پیشانی خەڵکیدا لە ساڵی 61 بەوەی کە کوبای تیرۆریست بە ناوەی فیدل کاسترۆ تیرۆریست ئەمەی کردووە بۆی ئەبێ ئەمە لێدانەکەی لەسەر خۆی حەڵال کردووە بۆی دەبێت لێدەن چەندین جار ویستیان فیدل کاسترۆ بکوژن بەڵام سەری نەگرتو هەتا ئەو ئاخرش هەر بە ماوە Flugzeuge falsch angemalt und das sind mir false flag, falsches Land. Das heißt, man kann das machen, man kann lügen, man kann täuschen und wenn die Menschen nicht achtsam sind. ئەتوانن درۆ بکەن ئەتوان چەواشە بکەن ئەتوان هەڵخەڵەتێنن لە کاتێکە مرۆڤەکان ئاگیان لە خۆی نییە کە چەواشەکارێک لە جیهاندا ئەگوزارێت بۆیە بزانە چی ئاگای لەو مۆزوعانە هەیە کەس فیدل کاسترۆ خۆ شیعانیە خۆ شیعانیە خۆ سونی نییە ئێڕهابی نییە هێ باش شوعیە ئەو بۆ باشە ئەم چەواشەکارە لەو ماوەی ئەو ماوەی 100 ساڵی هاتووە گەورەترین چەواشەکاری بەسەر مرۆڤەکان داهاتوو گەورەترین چەواشەکاری لە ڕێی میدیاکانەوە لە ڕێی قوتابخانەکانەوە لە ڕێی ڕۆژنامەکانەوە کەسمان ئاگامان لە خۆمان نییە